ئەم بۆچوونێکە زۆرتر بۆنمە لە کوردستانی عێراق لە ناوی یەکێتی و پارتی و ئەوانەی بە کوردایەتی و کوردبوون و چاویان لەم نەتەوەچێتی و پەرستیەوە هەڵبڕیوە. بەڵام تا ئەو جێگەی مەسیری ئەزمموی ڕۆژئاوا پێشتر ئەزمموی ڕۆژئاوا لە چوارچێوەی بینی ئەمریکا و رووسیا ئێران و تورکیا قەراری گرت بوو. ئێستا کە ئەسەد نەماوە و ئێران چۆتە دەرەوە لە سووریایە و ڕۆڵی تورکیا هاتۆتە پێشەوە، معلومە ئەمە گۆڕانکاریەکی جەزریە کە ئەم ناوچەیە حتممە لە بەیەک لا بێتەوە. بە بڕای من ئەمریکا چاوەڕوانیەوەکە ئەگەر بە قەولی خۆی بە قەولی وەزیری خارجەکەی بلیکن ئەگەر حکوومەتی بن کە فراواندا دروست ببێ، حەسەتەش ڕێگای شتری لەبەر نییە کە ئەبێ بڕوە لەگەڵ لە دیمەشق دانشێ. هەر دوێنێ ئەمڕۆ لە ئەڵمانیاوە مستشارێکی ئەڵمانی بازەوە کە ڕێنمایەکە کە هەسەدە بڕوا بۆ دیمەش مەزڵوم کوبانی بڕوا بۆ دیمەشق تا لە ڕاوێش کاوڕێکە و دامەزێ و بەحسی فیدرالیزمێن نەکایەوە. یعنی مەبەسمۆیە ئەمە نیشانەدا ئەمریکا تاسەرنە لەو ناوچەیان نامێنێ، بەرژەوەندی تیان نامێنێ و تەوافقاتێک لەگەڵ رووسایە کراوە لەسەر مانەوەی هێزە سەربازەکانی لە سووریایە. ئەم ناوچێ چی لێدێ؟ تورکیاش بەشێک لەوەی کە بۆتە ئەوەی کە سەرمایی خسۆتە نێو ئەم ناوچەیە و تحریل شامی کردووە بە وەسیلی ئەم گۆڕانکاریە لە ئەیچێ لە ئەمانجەکانی هەڵگرتنی ئەم بەڵقەیە.